کەس ئەزمموی یان زۆر حەز دەکە قسە بکە یان ئەوەندەی هەڵسەنگانی بۆ دەکرێت ئەوانە زۆر ئاساییە. هەروەک دیتان لەو ئەزممونەی هەڵسەنگاندنیان بۆ ڕۆژئاوا و قەزیەی کورد زۆربەی هەر زۆریان سەرنجەکانیان سەقەت دەرچوو لەبەرەوەی بەس هەڵسەنگاندنە دوور لە زانیاریە. هەڵسەنگاندن ئەگەر تو زانیاریت لەکن نەبی تووشی هەڵە دەبی تۆ قوعاتی خۆتۆ و ئیتر هەر ئەوەندە تێگە بەس هەندێک کەسن دەڕەشن کە پیسن بەرنامە و ئەجندای تووشە جێبەجێ دەکەن. ئەوانە خەتەرن دەبی ڕسوا بکرێن زیاتر و هاوکات لاشی وەکو گوتم وەرە خەتی ئیسلامیەکان بەگشتی میدیای ئیسلامیەکان قەت هاوسۆز نەبووە لەگەڵ بەشەکانی کە یعنی ڕۆژێک لە ڕۆژان نە بە خۆیان ڕۆڵی کارەیان لە قەزی نیشتیمانی هەیە ینی هەمومان دایان بینێ ئەوەندەی خەمیان لە فەڵەستین و لوبنانە ئەوەندە خەمیان لە باکوور و ڕۆژهەڵات نییە ڕۆژئاوا نییە. پارتی بە قودرەتی قادر قەت هەڵوێستە چی ڕادیکاڵانە شۆڕژێرانەی کوردانەی نەبووە لە بەرامبەر ڕۆژهەڵات لە 1970 لە بەرامبەر باکوور لە بەرامبەر ڕۆژئاوا ئەو پێیز ناکەم بێمەسەری. ئێستا هەرچی ئەو بەرێ هەتە شاسواریش کەوە دەڵێم شاسوار زۆر دژ نییە بەڵام یعنی لە هەلو لای تورکیا دەشتێنەوە ئەو خەبەرانەی قازانجی ڕۆژئاوادابی کەم ئیسارە دەکە مەسەن درۆن دەکەی وەنیە بیکاتە ماشێت بەس خەبەرشی خراپەبی دەچی ئەوەی دەکاتێ. ئەحمەد شەرع وای گوت دژی فیدراالیە بەهەرحاڵ بینە سەرەوە بەڕێزان سەر و قادریان هینایەتەوە ئەی هاوار پارتی کە لی دەقۆمێ سەرۆی دەینی سەرۆژ دایمو سەعات یعنی شکستەی گەورە ئابڕچونەشی گەورەی میدیایی بووە لەو پارتی و لاپەڕەکانی هەرە قێزەوەنی میدیای پارتی ئەو سەر و قادرەیە بە ڕاشکاوی لە شەڕی ناوە خۆمی دەورشی زۆر خراپی دیت و دیسان ئەو هەموو هەڵسەنگانە سەقەتانەی ئەو بەختیار سەعید و کورە مەشخەڵ کەوڵ و سی و هێ من هاورامی ئەو گروپات چت مەسعودیان بەرەو چیە بردیە یعنی هەموو تەقدیراتیان هەڵە بووە ئێستا سەر و قادر دێنە دیتم ئەڵێ وەزع زۆر خراپە لە ڕۆژئاوا و هەتا عادل باخەوانش ئەڵێ زۆر خراپە ئەوە عادل باخەوانە ئەڵێن کە پارەی نادرێتێ پارەی نادێ وەزعی کورد وەزعی هەرێم زۆر خراپە پارەی دەدرێتێ بالعەکس هەڵەکەڕێتەوە کورە بابان نەشت بەڕاستی بە بەهەرحاڵ بێمە سەر ئەوەی سەر و قادر و زۆربەی میدیای پارتی و ئیسلامیەکان و زۆربەی ئەو خەڵکانە دەڵێن ئەمریکا و ئەوروپا و دەبی پەکەکە لا ئەوی نەمینێت ئەرێ هاوڕێیان یەک پرسیار بکەم هەموومان چاودێرین ئەوستا سەردەمی دیاقنۆز نییە ینی لێدوانی کام بەرپرسی ئەوروپی و ئەمریکیشتان دیتە وەکو ئەو میدیا کوردیا بە ناو کوردیانەی کە ئەجن داخوازی تورک باسەکەن ئەمریکا لە کوێ گوتی دەبی پەکە نەمینێ دەوڵەتەکی ئەوروپی بەس بەم بڵێن کامە دەوڵەتی ئەوروپی ئیسرائیل کورە کاچ خۆم هەندە شت هەیە یعنی بەجددی زۆر بێویژدانی و بێ ئەخلاقیە ناپاچیە ئەو داخوازیە بەس داخوازی تورکیایە تا ئێستاکە من ینی قسە لەسەوە ناکەین ڕاستە غەڵەتە قسە لەسەر ئەوەی دەکەین ئەو داخوازەی کە لە میدیای کوردی ئیسارە دەکرێت ئەو هەموو محەلە دەبی پەکە نەمینێ و دەوەبی کامە دەوڵەتی بڕیار بەدەست داوای کردیە کورە هەتە جۆلانیش داوای نەکردیاندا یعنی نازم ئەنگۆ چند لە خوت خۆڕایی لە جیاتی تورک دێن ئەوە دەکەن تورک دەچی ئاشتی لەگەر پەکەکەی دەکە لەگە قەندی دەکە هاوڕیان بۆ زانیاریتان من دێنش باسم کرد بڕۆ سیر کەم بزان تا ئێستا لە قەندیل یەک کەسیان گوتیتی ئاشتی هەیە ئەوان هە زۆر بێمنەت تورکیا دەوڵەت باخسەری دەرە دەبی ئەو جەلام بێتە ناو ئەوەی پەرلەمان لێ دوام بداتن و بیهین نەوێندەر ئەی هاوار میدیای کوردیش دێدێتن نێگەتیڤترین شت بڵاو دەکاتەوە ئەو سەر و قادرە دەگوت ئەوی ئەگەر دژی بارزانی بی تورکیا دژی پارچە پارچە دەبی دیتان کوردستان 150 بەو عەقڵە دۆڕە بەس ئەمە دەڵێن تورکیا ئەگەر تەجاوز لەسەر ڕۆژئاوا بکە ڕەوشی وەکو سووریا لێدێ ئەو قسەی سەرۆ دەڵێن ئێستا لە ڕۆژئاوا دەبینن چۆنە یعنی تورکیا بەخۆشی دەزانی وەزعی زۆر خراپە بۆیە ئەو هەموو سازشەی لە بۆ ڕۆژئاوا لەگە قەندیلدا دەنیشیوە دەرێن بی جەلان ئەوەی کە دژوون ڕقەمێکی و دەرێن بابێتە پەرلەمان لێ دوام بدا لۆ لەبەرەوەی دەزان تورکیا و چ خۆی نامینێتەوە تەوان تا ئێستا ها ئەمن ئەو دەڵێم کەس نازانانی لە هاوشەشەی سیاسی
بۆیە نەقەندیل زۆر باز لە ئاشی دەکە و ئەوان تورکیا دەڵێ بە ئەو بێتە وێندەر و یەک وڵاتی ئەوروپی نەهاتیە بڵێ کاکە دەبی جەماعەتی قەندیل لە ڕۆژ ئاوا نەمینێ ئەو بەس داخوازی تورکیا و ئەو مەجموعەیە بەنمونە خاڵش کەش بڵێن هاوڕێیان پارتی 6 ساڵ زیاتر علاقەی هەیە لەگە ئیسرائیل هەموو علاقاتەکانی نهێنی مخابەراتی زابتەک لەگەری دانیشتە لەو ڕۆژانە دیتان وەزیری دەرەوەی ئیسرائیل هەسا تەلەفۆنی لە ئیلهام ئەحمەدە کرد کە دەزانن یعنی ئەمە بزانانی ئیلهام ئەحمەد چییە لە شاخ چ بووە دەبی ئەوان یعنی چ زانیاریان پێبی ئەو مەزلوم کۆبانی کە وەکو جەنەڕاڵی خوان دەی پارێزن بگرنجی لەو لای دەیبنەوە وەکو پاسەوانە ئەمریکا وەکو پاسەوانەکە لە بۆ ئەوەی مەزلوم کۆبانی لەو لا دەیباتە ئەو لە هەر بۆ زانیاریتان ئەو ئەفدەی قەسەدە چوو لەگە ئەحمەد شەرع دانیشتبوو مەزلوم کۆبانیش نەچوو ئەحمەد شەرع لەگەر بن ئەوەشیان دانیشان بوو 40 کیلۆمەتر لە دووری ئەوم تەحەدا دەکەم باشە تەحەدای میدیای کوردی دەکەم کورخۆ میدیای کوردی هیچ ئاگای لە ئەوە نییە نە ئەو شتانە ئیسارە دەکەن نە لە پشت موقفەکی قەسی قەومی دێتە پشتی ئێوە تەسەوڕ دەکەن ئەو ئەحمەد شەرع زەلیلیان کردبوو کە لەگە باربارالی دانیشتبوو لەبەری ئەحمەد شەرع بەس دەیەوێ ئۆکەی دەولی وەربگرتەوە بڕوا بکەن جگە لەوەی سکانیان کردبوو بە قەست ئەمریکیەکان 80 دقەش لە هوتێ چوو بن لە هوتێ لەگە یەکتریان دیتبوو نەک لەو شوێنەی باشترینشە بڕۆ سەیری دوو کورسیەکە بکەن ئەو کورسی ئەحمەد شەرع ئەستەقبال دەکات لەگەر ئەوەی لەگە باربارالیف ئەوە بووە 80 دقەش تاخیریان کردبوو عەڵ قەست گوتیان ئەوەی ڕاوەستە کاتی دێن مەزلوم کۆبانی ئیحتیمام پێ دەدەن وەفدی قەسەدە دەبەن و ئاوتی ئەنە کەسەش دەکەن هاوڕێیان ئیسرائیل وەکو گوتم لەگەر مخابەراتی لەگەر پارتی کردی 6 ساڵ ڕۆژێک مەسئولەشی باڵای ئیسرائیلتان دیت بێ دیفاع لە پارتی بکەن تەلەفۆنەکی ئەوە لەگە مەسعود بارزانی بکە بەس دەچنەگە ئیلهام ئەحمەد دەکەن وەزیری خارجیەکە لە دوای ڕئیس وزەرایە ئەوە یەکەم جارە ئیسرائیل بە فەرمی دەچی لەگەر لایەنی کوردی پەیوەندی دەکا و دەداتە میدیاش و لەسەر تاسەری میدیای جیهانیش من برادەرم هەیەوتی تعلیماتە لە بۆ هەموو دنیاش ئەوەیان نرد بەعەن قەزویان کردن لەوە لەبەرەوەی تورکیا چوو گوتی ئەم خەتەکەی ئێستا شەڕە لەسەر کورد جارێ وایە تورکیا ویستی بە ئۆجەلان بڵێ ئەم بە مفەوەزات خەتەی ئیسرائیل فەشەل دێن ماوانە سەنچی تەلەفۆنیان لە ئیلهام ئەحمەد کرد ئەو تورکیایە مانگە کە دەیەوێ هجووم بکاتە هجووم دەکا لیان نەگەڕە هجوومی سەکۆبانی بکە چوون عەلەمی ئەمریکیان هەڵسەقاند و بە درۆن و بەو چەکە پێشکەوتوانە کە یارمەتی دەری معنەوی خۆکو ئۆکرانیا خۆ لە ئۆکرانیاش غەرە پیچەوە نییە بەڵام هەیبەتی رووسیان شکاندیە لە ڕۆژ ئاواش بە هەمان شێوە لە تورکیا دەکەن لا من هاوڕێیان ئەڵمانیا لە ژیانی مووقفی هەموو گەلەگەلک دژە ئاپۆچیەکان بوو چوو بۆ دەبێ حقوقی کورد بدرێ و مافی کورد دابین بکرێ وهێت نەک لێ دوانینی حوسۆسە لەگە قەزیە ڕۆژاوە کە هەمیان دەزان حەسەدە و پێدە چێە ئەوروپا ئێکاچ خۆم ئەمری ئیسرائیل تەلەفۆن لە ئیلهام ئەحمەدەکە ئەمریکا دەی پارێزی چەکی دەدەنێ لەو وەختێک کە چەک لە هەموو ئەوروپا وەردە لە شەرعیش بەس کلاشکۆفیان هێشتەوە لە کۆگا چەکانی دەدەن لە حکوومەت سر دەستن دەمی ڕۆژ ئاوا دەکەن یەک وڵات نەیگوتێ لەسەر ئەو قەندیل دەبی وابی ئەوە بەس محەلیلە کوردەس ناپاکەکانن نقطەکەیمان لێرەدایە ڕۆژ ئاوە وەزئی زۆر باشە ئەگەر ئەو زمان پیسانە و ئەگەر لایەنی کوردی بە تایبەتی ئەنە کەسە و پارتی شەڕی ناوە خۆیان لەبۆ دروست نەکەن داتە خۆش